بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. مامۆستا گیان ئێمە لێوە ڕاوەستاین کە تۆ ئەدویست بڵیت کە جگە لە باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی و خوای خۆش ملا مستەفا خەڵکانی تریش لایەنی تریش دەستیان هەبوو لە ئەم درزە ئەم ئینشقاقی 64 لەوانە شوێعی کاژێک برادرانی یەکێتییان نەبوو نەبوو جگە لە شوێعی و کاژی کێتر لەگەڵ گروپی هین جەماعەتی ئەحمەد تۆفیق باڵی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە باڵێک بوو ڕۆژهەڵات ئەنجا لەگەڵ کۆمەڵێک کادری ناو پارتی دموکراتی کوردستان باڵی مەکتەبی سیاسی کە دوور خراپبوونەوە ئەوانە هەر هەموو بەڕق بوون لە مەکتەبی سیاسی بە حسابی لێ ئەوەی لیان درراوە ئەمانە هەموو چوونە لای مەلا مستەفا لە مؤتەمەری شیشا ڕۆڵێکیان بینی کە زیاتر هانی مەلا مستەفا بوون ئەوانە ئەگەر ناوەکانی لەبیر بێ ئەگەر وەڵڵاهی ناوی شخص نابووکو گروپ ئەیڵێم گروپ چونکە لە بەرەوەی باڵی مەکتەبی سیاسی بەرامبەر ئەو گروپانە شتی هەبوو کردبوو ئەوان بەفرسە زانی کە لەو فەدا نەیان حسابی ئەوان نەکرد کە مەمەسی چارەنووسی میلەتێکە ئەو تا ئێستاش ئەناڵێنین بەدەست ئەو درزەوە کە ئێستا ساڵی 2012 باشە مامۆستا گیان ئەو کاتێک کە تۆ بەرپرسی ناوچەی قەراخە بیت لە پاش بڵاوکردنەوەی ئەم زەکەرەی باڵی مەکتەبی سیاسی لەسەر خوای خۆشم مەلا مستەفا تۆ لەلایەن کاک نووری مەلا حەشیم کە ئەو کات قائیدی انقلابی قەرەداخە بێ و ئامرکەرتی تازی قەرەداخە بێ دەست بەسەرەکرێت هۆکاری دەست بەسەرکردنی تۆ لەو دەمەیە پەیوەندی بەچیەوە؟ من ئەو کاتە مەسئولی ناوچەی قەرەغ نەبووم، هیبازیان بڵێ من ئەو کاتە کە مەسئولی ناوچەی بازیان بووم ئەوە بوو کوتم من ئەمرم لە حیزب وەرگرتووە بەیانەکەمان بۆ هادەوەی اتفاقیت بارزانی بڵاومان کردەوە ئیتر ڕۆژێکیان پێشمەرگە هات بەدوامە و وتیان لە قەراغ بانگ دەکەن بە شێوەیەکی زۆر ڕۆشتم کاتێککە چوم لە بارەگا کاک نووری دانیشت بوو وتی مامۆستا حسێن بەخوا بەخێر بیت جەنابەت بەیانت بڵاو کردوتەوە لە دژی سەرۆکی کورد ئەو بەیانی کە دیعایە بۆ جەلەو بلا ئەکات بەو طبعا هەموو عشاعیر و خەڵکێکی زۆر دانیشت بوو منیشتم من ئەمری حیزبم جێبەجێ کردو لەوە زیاتوی جەنابەت بفەرموو بۆ ئەو سجنەی کە خۆت لە کاتی خۆیان لەم وڵاتە خەڵکت بە مەحاکم و ئەچوو ئەو سجنەوانێ منیشتم طبعا ئەو ئامیر و قائیدی عسکریە و منیش کابرایکی حیزبی و هاتووم ئەبێ ئەمرەکەی جێبەجێکە وەڵا پێشمەرگە بردیانم خستیانمە سجنێکی ناو خۆییە هۆ یعنی ئەو سجنە وەختی خۆی من کەم بە سوولی خۆماڵی ئەو سجنە وەختی خۆی کە من لە قەراغ بووم ئەو کەسانی تاوانیان نەکرد ئەمما بە محکەمەی شۆڕش کە سجنەکەران ئەچوونە ئەو سجنەوە ئەم جارە کاتێک کە چوم دوو کەسی کۆنی تیابوو لەوانی کە کاتی زمانی مندا بووم بە محاکم و سجن وتیان یا ڕەبی بەخێر بێ مامۆستا خۆشت هاتی منیش وتم ئەمە سجنی خۆماڵیە. دواتر چۆن دەرباز بووی مامۆستا؟ خەڵکی ناوچەی قەراغ لەبەرەوەی منیان ئەناسی لەوانەش شێخ مستەفا شیعەلی قەڵبەزە و مەجموعەیە خەڵکی شێخ مستەفا مەبەستی باوکی شێخ جەعفەر بەڵێ ئەوە هەرچەندە لە کاتی خۆیان ئەو گلەیشی لە من هەبوو چونکە من کە ئەچوومە دیهاتەکان ئەچوومە ماڵی شوان و شت ڕێخستن مەکردن ئەچوومە ماڵی شێخ و ئاغاکان لەبەرە زۆر من لە حەزم لەسەر هەبوو بەڵام ئەو وتی لەبەرەوەی تۆ لە ناوچەکە زۆر بە پاچی ئیشی کردو هەرچەنە ممکنە منیش هەندێک من لە حەزم و بێ بەڵام پاداشتی پیاوێک کە خەباتی کردو بە پاچی لە شوێنەکە ئیشی کرد نابێ ئەو شوێنە بێ کە تۆی تیای تی ئەمە بە کاگنووری ئیجبارەکەینکەوە تۆ لە سنجین چکە من ئیزراب بکەم لە نانخواردن لەو ژورە ئەو بۆ ژوورەکان بۆ گواستمە بۆ ژوورێکی تر بانگی کردم کاگنووری دوایی وتی بە شەرتێ بەڕەڵا دەکەین بگەڕێتەوە یا ئیشکەوتم من ئەمری حیزب وتی بڕۆ بۆ سجن گەڕام و ئەو بۆ پاسێ ڕۆژیکە لەژێر زەختی عشایر و خەڵکی ناوچەکە و لە سلێمانی شۆ کاغەزی بوات وتر بانگی کردم وتی داوای لێبوردنەکەم کە حسێن فەرموو بڕۆرەوانێ ئەنجا گرتنی من بەڵام تۆ لە یادداشتەکان ئاماژە بۆ کردو کە جگە لە مزەکەرەیە کۆنەقینێک هەبوو لەوان تۆ کاگنووری من کاتی خۆی کە مەسئولی ئەو کۆنەقینە چی بوو؟ وەختی خۆی کە من لە ناوچەی قەراغ بووم کاگێر بووم لە مەکتەبێکی کچان هەبوو ڕووخا بوو بە هۆی تیارەوانی دەوری 100 داری چنارمان هەبوو ئەو 200 دار چنارە بۆ خانووکردن دامە نابوو بیفرۆشتین چکە پاری حیزب بوو بۆ واریدەیەک بوو بۆ حیزب کاگنووری دوو جار داوەتی بۆ کردم بۆ سەرکۆ بۆ دیەکەی خۆی داوای ئەو دارانی لێ کردم منیشتم کاگنووری شەم هەمێشە عەبدولکەریمیش داوای لێ کردوم و داری چل فلسیان ناوە وەختە و زەمانەوا بوو وتم ئێمە داوای 50 فلسمان لێ کردووە چکە و پارەی موڵکی حیزبە لەبەرەوە جەنابەت بەچلەکە ئین بە تۆ لەبەرەوەی تۆ کاتی هینێکی عسکەریت
ولا عینی کاتیشا ئەڵێ ئیکەمە دیوخان و خەڵکی کەشی تیا حەوێتەوە وتی من چۆن بە پارە ئیکرد وام زانی بە هەدیە ئەترە بوو نەمانەیە بۆ جاری دووهم دوای مانگە داوەتی کەی بۆ کردنەوە بە هەماشەوە طبعا ئەم شتە من هەستم کرد کاگنوریم لێ عاجز بووە جا من تەمەنامە کرد ئەو حاڵەتەی کە من بانکران بۆ قەراغ ئەوەی تێکەڵ نەبوو بێ بەڵام هەستمە کرد ئەوە ڕەم بێت تێکەڵی بوو بێت هەم بەیانەکە کرا بە حیجێ چکە لە ناوچەی کەشا بەیان بڵاو کرا بۆ لە ڕێکخراوی ترا بۆ خەڵکی کە نەگیرە بۆ من گیرام جا لەبەرەوە بەداخەوانێ وەرە من دوایی داوای لێبوردنیشی کرد کە بەرڵای کردم بەڵام وەختی خۆشی من کە ئەو شتم کرد بێ ئەوەیە من دەستم بە متەلەکاتی پارتیەوە گرتووە جینانە قەزی خۆم بێ هێندوو جا بەداخەوە ئەو شتانە هەبووە جاروبار لە ناو سەرکردەکانە کە شتی تایبەتمەندی خۆیان لە شتی ڕسمیەکە دروستکەنەوە باشە ئەمەژە بەوە کراوە کە لەو بارودۆخەیە لەو زروفەنا لەبارەیە لەو ئینشیقا خۆمولملانەیە دکتۆر کەمال فوئاد و ئەسمە شەریفوانلی بە چڕی هەوڵی ناوبژیوانی هەردوو بەرەی باڵی مەکتەبی سیاسی و سەرکردەتی پارتیان ناوە بەڵێ من پاشەوەی کە چوومەوە سلێمانی لەلایەن لیژنەی ناوچەی قەزاوە نوێنەری یەکێتی قوتابیانی کوردستان بچم بۆ مقابلەی کاک دکتۆر کەمال فوئاد بۆ زەمالە لە ڕانی وابزانم بێنن لەوێ لە ڕانی ئەو کات بەرپرسی کۆمەڵی خوێندکارانی کورد دەبێت لە ئەوروپا ئەو سکرتێری ئەسمە شەریفوانلی سەرۆکی کۆمەڵی خوێندکارانی کورد هاتبوون بۆ ناوبژی لە بینی باڵی مەکتەبی سیاسی و سەرۆک بەرزانی بەڵام هیچیان پێ نەکرا هیچیان پێ نەکرا لەبەرچی چونکە ئەنجا کاتێک کە من چوون بەهۆی لیژنەی ناوچە چوون ماڵی ئەندامێکی ناوچەی پارتی کاک حەمید مەلا تۆفیق ئیتر لەڕێی ئەوە دکتۆر کەمالم دی ئیتر لەگەڵ دکتۆر کەمالە باسی زروفی سیاست و ئەو وەزعم کرد ئەنجا مەطالیبەکەی خۆمانم پێوت خۆمی چێکیان بووم لەو زەمالە وەریش گیرام لە ئەڵمانیا لە جامیعەیەک لە بەرلین لە هینی کارەبا دواییش وەڵامیشم بۆ هاتەوە بەنامە بەڵام بەهۆی زروفی تایبەتیەوە نەمتوانی بەڵام بەداخەوانێ ئەو هەوڵەی کۆمەڵی خوێندکارانی کورد سەری نەکرد بۆ چونکە مەلا مستەفا لە سەرکەبکان خەڵکێکی زۆر دەوری لیا بۆ کوتم ئەو هەموو گروپە ئەچون قسەیان بۆ کرد عەشایر قسەی بۆ کرد ئەوانەی ڕقیان لە مەکتەبی باڵی سیاسی بۆ قسەیان بۆ کرد غروری مەکتەبی سیاسیش و ڕۆحی نەبوونی تەسام و هەر هەمووی تێکەڵ بوو مەلا مستەفاش خۆی و ئینجا ململانەی هینی دەسەڵات لە بینی ئەو دوو باڵەشە ئەوە هەموو بۆ هۆی ئەوەی کەوا پەلاماری ماوە دروست بێ یەکێتی ریزی کورد لەت بێ و ئەو یەک لەتبوونی ریزی کورد لە شۆڕشی ئەیلولی مەزنە لا یەزال لە شۆڕشی تازە شەڕی ناوخۆیی و دوای دامەزراندی حکوومەتی هەرێمیش دووبارە بۆوانێ و تا ئێستاش لە ناو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمان ململانی هەیە هەمووی ئاسەوارەکەی ئەگەڕێتەوانێ بۆ ئەو ڕۆژە شومەی کە ئەو باشە تۆ لە ساڵانی 65 بۆ 67 بووم هاوی 2 ساڵ لە کاری حیزبی لە کاری ڕێکخراوی دوورەکەویتەوە هۆکاری دوورکەوتنەوە چی بوو لەو کاتەیە پاشەوەی کە من لە قەراغ بەرەڵا کرام چوومەوانێ بۆ سلێمانی لیژنەی ناوچەوتی ڕێخستنەکانی بازیان بچۆ تەسلیمیەکێ بکە تۆ تازە ناتوانانی لە دەرەوە ئیشکەی ئەو بوتیان تۆ بچۆ بخوێنە ویستیان هەڵ بژێرم بۆ ئەندامی ناوچە بەس من وتیان ئەگەر خوێندن ئەو بوو باشیان زانی من بەرەو خوێندن چووم بۆ خوێندن بۆ بەغا طبعا من بۆ تەواوکردنی خوێندن لە بەغا بن لە فترەی دوای ئەوە کە شەڕەکە دەستی پێکرد لە بینی باڵی مەکتەبی سیاسی و خوێن کەوتە بینەوانێ یعنی شەڕی ناوخۆی و شەڕی براکوژی بەوەش نەوەستا ئەمجا ئەو بوو جەماعەت لە هەمەدان بوون و ڕۆشتن مەلا مستەفا پەلاماری ماوەتیا چوونە ناو ئێران ڕێگای بۆ کردنەوە پاشان مەلا مستەفا لە مەرحەلەیەکی ترا خەڵکەوتە بینەوە ڕێککەوتنەوە ئەوان هاتنەوانێ و هاتن چوونە سەرکەبکان مەکتەبی سیاسی ڕێککەوتنەوە هێزەکانیان تێکەڵ بۆ دوای ئەوەی لە ئێران هاتنەوانێ باڵی مەکتەبی سیاسی ئەوە بوو دوای ئەوەی مەجی ڕۆستەم ئەوان تووشی کارەساتی حادیسەیەک بوون لە کاتێکا مەکتەبی عەسکەری بانگی کردن دوای ئەوەش داوای مەکتەبی سیاسییان کرد بچێ بۆ مەکتەبی عەسکەری ئەو بوو مەکتەبی سیاسی نەچوون بە حسابی ئەوەی مەجی ڕۆستەم ئەوانە ئەو زروفەی توش بوو ئەوە بوو ئەوان ناچار کران بەوەی کە ئەوان لە دوجارە پاڵبن بە حکوومەتەوە ئەوان کە لە سەرکەبکانە بن ئەوەی کە ئێمە لە کاتی خۆیان ئەمان بیست لیان کەوا عباسی مامەنداغا لای ئەو بەدەست بەسەر بوون پێی وتبوون مەکتەبی عەسکەری داواتانە کا بچن ئەگەرە چن ئەوە وەزعەکەیە ناشت نابێ لێرە بن ئەگەر لێ ئەژڕۆن ڕێگەتان لێ ناکرم ئیترەوە بۆ هاتنەوە ناوچەی سوورداش و جەماعەتی هین
هینی میراڵایی و اسماعیل عوزێری و انقلابات دەستی پێ کردو حاجی برامی چەرمەگاو بڵێ کەمال میران کە خراپبۆجی خۆی هێزی عسکەری درابێ ئەوان هەموو انقلابیان کرد ناوچەکان هەمووی سەلێن انقلابی عکسی بۆ هێزەکان هاتەوە لای باڵی مەکتەبی سیاسی و شەڕەکە ئەو زروفانە هەمووی وای لە من کرد کە خوێن کەوتەوانی ئیتر تەجمیدی چالاکی خۆم کەم تا ساڵی 67 لە ساڵی 1960 باڵی مەکتەبی سیاسی لە ڕێگەی خالی خۆش بوو دکتۆر کەمال خۆشناوە پەیوەندی بە تۆکەن بۆی بگەڕێتەوە نێو کاری سیاسی ئەو پەیوەندی چۆن بوو چۆن گەڕێتەوە من کە لە بەغا بووم ئەو ماوەیە طبعاً کە دوور بووم لە حیزب بەڵام لە هەمان کاتە دانەنیشت بووم هەروەکو شخصێکی نیشتمان پروەر لەگەڵ هەموو گروپە سیاسیەکانە کە دانیشتین لە قوتاب لە جامیعە بەردەوام بووین هەتا لەگەڵ بەعسیەکانە علاقاتم هەبوو لەگەڵ ناسریەکانە جەماعەتی عەبدولئیلا نەسراوی و قەومی عەرەبی و ناسری و هەموو لەگەڵ شیوعیەکان لەگەڵ هەموو لایەکانمانە بوو چالێکی خۆمە کرد بەڵام حیزبایەتی من نەکردوفت بەڵام ئەوان یەکێتی قوتابیانی باڵی مەکتەبی سیاسی هەبوو یەکێتی قوتابیانی باڵی هینیژە بوو هینی مەلا سەکرەتی پارتی ئەو فترەیە ئیتر باڵی مەکتەبی سیاسی دکتۆر کەمال خۆشناویان تەکلیف کرد هات تەنزیمات بە قووەتکەنەوەی چونکە تەنزیمات لاواز بوو لە بەغا پەیوەندی بە منۆ کرد ئەو بوو چوومە شانەیەک لای دکتۆر کەمال خۆشناوە لەو شانەیە ئیتر من مامەوە ئەوەی بیرم بێ کاک برای میرانیش ئەویش یادی بەخێر لەگەڵمان نابوو ئیتر دوای ئەوەی دکتۆر کەمال فتری کە من لەگەڵ ئەوە بووم لە حەقیقەتە يعني هاتو شوي مالي من كرا وهاتو انجا او منطقي كمني شي ليبوم بس بريكوت ما مستوى علماء اندامي مكتبي سياسي ويسمو برشاره بكم تو لوي جيغلوي كلغل اشناتي باش لغل زوربي قواعدي حزب عراقي كان وكاتا دروس كردو ما مصا ذبحي بيني وما مصا ذبحي ناسيت بله ذبحي علماء شلون بيني شلون ناسيت لو كاتا ما مستوى علماء من بيش او كمنال كتلبه بوم للرخراوي حزب عيش ما كرت وكاتي خوي لنا وشي سليماني كبارك كمان لخبات بولا بداية إجازة ما مساعد ما فتريق مسؤولي سليماني بو تردواي هو أمناسي وكو زورنا بلا موكو كأندامي سركر دايتي بو أشوم سلام ليكر بلا موكو ناسي أبي تواو لبغا لقرق كيمن لشقيك أبو جوريك أبو نقل شقيك لجوري كان يشتجيبوا لبشت مالي منه من لشقيه كابو لسر جادي صناعه لا جامعي تكنولوجي ما مستعمل ما لا خانوي كابو جوري يقدبوا بكري خال فتح الله باب شهيد احمد فتح الله هذا بو مالي من ما مستعمل ما يدي يتكبيني ما مستعمل ما لم قرا كديوم بهوي اواني ما مستعمل ما بي يتر دو سايتي من بقوه بو كسايتي او بياو شلون كسايتي او بياو من صفاتێکی زۆر عجایب لەو پیاوە دیوە تا ئێستا لە هەموو تەمەنمان لە هیچ سەرکردایەتی کووردا نەمبیستوە نمبینیوە ئەو پیاوە ئەندامی مەکتەبی سیاسی باڵی مەکتەبی سیاسی بوو مەسئولی مالی مەکتەبی سیاسی بوو کەچی ئەو لە ژوورێکە کرێکی بوو بە پاسی پۆلۆنی ئەچوو بۆ بازار لە کاتێکە ئەندامی مەکتەبی سیاسی حیزب بەرپرسی دارایی حیزبیش بوو مەسئولی مالیش بوو سیارەشی نەبوو دوایی ڕۆژێکیان ملیان پرسی مامۆسا جەنابەت یەی سەرە ئەگری بە پاڵ ئەو خانە ژوورەوە لە پاسی پۆلۆنیا ئیزدیحامەکە لەوا بوو ئەو سەردەمە بەغا وتم بۆچی تۆ وەکو ئەندامانی مەکتەبی سیاسی مووی خان و سیارە و شتیانی ئەی جەنابەت ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی تۆ بۆچی وەکو تەبیعی وەکو ئەوانی وتی کاکە حسێن چونکە دۆستایەتی و برادەرایەتی گەشتووی بێتە ماڵمان و خواردن و خانەخوێ یەک بین وتی کاکە حسێن من دەمێک هێناومە لە جمهوریەتی مەهاباتەوە بەتەسحیە و بە قوربانی هاتووم تازە لەم ئەخیرا نامێ بمە خەلچێک و لە مستەقبەلا و لە مێژووە قسەیەکم بێتە سەر لەبەرەوە چۆن ڕۆشتم وا ئەڕۆم زمانێک هەبووە من خۆم شاردۆتۆ لەسەر جادە ئیشم کردووە ئیشی خزمەتکاریم کردووە بۆی ئیشی حیزبایەتی بەنهێنی بکەم لەبەرەوە سیری خۆم تێکدام جا ئەوەی من لەو پیاوەم دی باوەڕ بێ زۆر شتێکی شاز و نادرە باشە مامۆستا ئەڵێن ئەم پیاوە مەبەست لە زەبیحی عولەما هیچ ئومێدێکی بە شۆڕشی کوردانی ڕۆژهەڵات نەبوو دەوترێت لە هەشتاکان لە ساڵی 1970 سەردانی ئێرانەکات کە لە هاتنو چونیشە پێم وا بێ بەڕێز تاڵەبانیە بینێ لە کاتی گەڕانەوە تۆ پرسیارت لێ کردو سەبارەت بە ڕەوشی سیاسی کوردانی ڕۆژهەڵات ئەو بێ ئومێد ولیان و لە وەڵامی پرسیارەکەی تواوتوێتی هیچیان پێ ناکرێت بەڵێ من کە هاتۆ بینیم لە بەغا تەبعاً لە گەڕێکی خۆمان سرمە پرسیارم لێ کردو مامۆستا ماوەیە کە دیار نیت
طبعا خۆ قسەی لای هەموو کەس نەکرد وتی وەڵاهی سەفەرێکم کرد وتم سەفەری کوێوتی سەفەرێکی ئەودی و ئێوتم وەڵاهی زۆرم پێ خۆشە خۆزگا هەر لەوێ بوویتایە و بۆی ئیداری دەفەی ئەو وەسع لەگەڵ ئەوانە بکردایە وتی کاکە بێ ئومێدم لیان وتم بۆ وتی ئەوەی من دیم هەموو گروپەکان ئومێدی ئەویان لێ ناکرێ شتێک بۆ کورد بەدەست بێنن ئەوە قسەی مامۆستا عولەما بوو ئەنجاوتی لە هاتنەوەشە مام جەلالم دیوە ئەوەی دەرکان لای منیش ئەوە بۆ پاش ماوەیەک مامۆستا عولەمای تر حکوومەت بێسەر شوێنی کورد و نێژ جا بەداخەوە ئەو پیاوە مەزنە بۆچی لە ئەدەبیاتی سیاسی ویستم ئەو پرسیارە بکەم بۆچی لە ئەدەبیاتی سیاسی کوردی بەتایبەتی پارتەکانی باشوور بەتایبەتی برادرانی باڵی مەکتەبی سیاسی و وەکو پێویست ڕۆڵی ئەم پیاوە نرخێنراوە وەفایەک بۆ ئەو پیاوەکە ئەو کەسایەتی سیاسی کە جەناب باسی کرد بۆ پێویست باز ناکرێت ئەوە زۆر پرسیارێکی گرنگە بەڕاستی مامۆستا عولەما زۆر غەدری لێکراوە لەلایەن سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانی ئێستا و لەلایەن کۆمەڵێ لە سەرکردایەتی کە لە یەکێتی نیشتمانیان کە کۆن باڵی مەکتەبی سیاسی بوون ئەمانە هەموو غەدریان کردووە کە ئەبوایە ئەو پیاوە ساڵانە یادەوەری تایبەتی بۆ بکرایە چکە پیاوێکی زۆر مەزن بووە چ لە جمهوریەتی مەهابادە چ لە شۆڕشی ئەیلولە و چ لە هەڵوێستی سیاسی و بێجگەلەوەی کە عالمێکە و خاوەنی گەورەترین پەرتووکە بۆ زمانەوانی کوردی لەبەر ئەوە ئەم شتەش بۆ ئەو نییە باڵی مەکتەبی سیاسی بەداخەوە زۆر کەسی مەخدوور کردو نەک هەر هینی کردووە ئەگەر دەرفەت هەبێ ئەتوانم ئیشارەتیشی پێ بڵێ ببوورە مامۆستا گیان لەبەر کەمی بەوە من زۆر بە خێرایی پرسیارەکەم ئەگەر بکرێت زۆر بە خێرایی وەڵام بێتەوە ساڵی 1969 مام جەلال لە خولێکی ڕۆشنبیری لە خانووەکانی مەکتەبی سیاسی لە شارع فەڵەستین لە بەغا خولێک کاتەوە پێم وابێ لەسەر ئەو نامیلکەی کە لەسەر جەبهەی وەتەنی نووسراوە دەوترێت لەم خولەیە ئارام شاسوار و عەبدولساتار شەریف و فەرزین عەبدولقاهار و کۆمەڵێک لە کەسایەتیانە بەشداریان کرد و خولە چۆن بوو کە جەنابی شتێکێک لەوانی کە بەشدار بوویت بڵێ ئەو فترەی کەوا باڵی مەکتەبی سیاسی لە ناو ڕەحمی مەکتەبی سیاسی گروپێکی چەپڕەوی ماوی هەبوو کە جەلال تاڵەبانیش خۆی ئەو کاتە هەر فکری ماوی هەبوو معلومیشە کە لە بەکرەجۆ ئەندامانی سەرکردایەتی حیزبی تودەی ئێرانیش قسمێکیان کە خەتی ماوی بوو ئاهاتن دۆسایەتی هەبوو ئاهاتنە لای ئەوان و لەگەڵ ئەوانە دۆستایەتیان هەبوو جا لەبەر ئەوە باڵی مەکتەبی سیاسی مام جەلال لە ناو ڕەحمی باڵی مەکتەبی سیاسی ئەو گروپەی کە خەڵکەی کە ئیتیجاهی ماویان هەبوو دەورەیە کرایەوانێ لە یەکێ لە بیناکانی باڵی مەکتەبی سیاسیە ئەو دەورەی ئەبرا بڕێەوە مام جەلال بۆ یەک مانگ دەرزی وتەوانێ دەوری 50 کەسێک بوو و ئەو دەرزە لە ژێر هینێک بوو نامیلکەیەک بوو مام جەلال نووسیبی الجبهة الوطنية التقدمية ئەوەی کە لە یادم ئەو نامیلجا ئەوە وەکو دەرس ڕۆژانە ئەچوین دەوامانە کرد و حتا ئیمتیحانیش ئەکراین یعنی بزۆر بەجددی لێپرسینەوە هەبوو و دەورەکەش کە ئەوەی کە بەشداری تیا کرد 50 کەسێک بوو بەس ئەوەی کە من لە یادم بێ منی تیا بووم عەبدولستار تاهیر شەریف بوو شهید ئارام بوو فەریدون عەبدولقادر بوو شێخ حەمۆمینی قایمقامی کۆنی هەڵەبجە بوو ئەویش هەر لەو باڵە بوو شێخ محەمەدی سینی بوو شازاد سائیب بوو دکتۆر کەمال خۆشناو بوو ئەو یادم نییە بەخوا زۆر شازاد سائیب بوو ئەوانە هەموو لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر ئەمانە ئەو دەرزەمان پێوترایەوە تا یەکمە ببوورە مامۆستا تۆ ئەماژە بۆ کردو لە دەستنووسی یادداشتەکان تا من بینیوە کە ئەو لەو ڕۆژگارەیە تاڵەبانی هەم فشاری مەکتەبی سیاسی لەسەر بوو هەم فشاری بەڵێ حکوومەت بنیاری برادرانی پارتی بۆچی فشاری باڵی مەکتەبی سیاسی لەسەر بوو لەوە تێنەگەشتوم من ئەوان من هەستمە کرد باڵی مەکتەبی سیاسی هەستیان کردکەوە مام جەلال جموجۆڕێکی هەیە و گروپ ڕم بێ هەستیان کرد بێ بەوەی کەوە یعنی ئەمە عوسپەی مارکسلینینین کەوە لە ئارابۆ و مچینە هەستیانە کردکەوە مەدرسەیەکە بە خەڵک پەروەردە ئەەکەن بۆ ئەو حاڵەتانە و دوایی لەمان کەمە بێتەوانێ هێز لەبەر ئەوە مام جەلال لە ژێر فشارا بوو و هەروەها لایەن بەعسی شەوانێ ئەوەندەی فشار لەسەر مام جەلال بوو لەسەر هیچ ئەندامێکی سەرکردایەتی تر نەبوو. مامۆستا گیان ئێمە 3 دقیقە کاتمان ماوە من زۆر بە خێرایی پرسیارەکەم بمبەخشە لە دوای لە پاش بەیاننامەی 11 ئازار هەردوو باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی تێکەڵە بنەوە کە ئەو کات باڵی مەکتەبی سیاسی خۆی بە حیزبی شۆڕژێری کوردستان نابردووە لە کاتی ئەم تێکەڵبوونی و فترێک دوای ئەوە بەڵام عەبدولستار تاهیر شەریف هەر بەم ناوە ئەچێتە لای حکوومەت و ناگرێتەوە لای سەرکردایەتی پارتی بۆچی؟ خۆی کاتێکە
کە پاشەوەی کە ئیتفاقی 11 ئازار کراو خەڵکی خێرخوای بەغا کوردی بەغا و خەڵکەوتە بینەوانێ گەیشت ناو قەنەعەتێکەوە مەلا مستەفا لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی ڕێک بکەوێتەوە بە حسابی عفوکردن ئەوە بوو باڵی مەکتەبی سیاسیش گروپی ئەوانەی کە خەتی ئیتیجاهی چەپیانە بۆ حەزیانە کرد ئەو حیزبە هەل بێت بۆی ببێتە یەک تەنزیم و ڕێگە بدرێ بە تەنزیمێکی تازە لە ساحەی کوردستانە دروست بێت بۆیە خەتی چەپڕەوەکان پاڵپشت بوون بۆ ئەوەی کەوە پارتی باڵی مەکتەبی سیاسی هەلبێەوە بۆ هاان دەربوون بۆیە بڕیاریاندا لە کۆنفرانسێکا کەوا لەگەڵ مەلا مستەفا حیزبەکەیان گۆڕی بە پارتی شۆڕژگەری کوردستان و پارتی شۆڕژگەری کوردستانیش خۆی هەلکرد چوە ناو سەرۆکایەتی یعنی ناو پارتی دیموکراتی کوردستانە و ئەو ئینشقاقەی کە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە بوو کۆتایی هات بەڵام یەکێکی کو شێخ عەبدولستار تایر شەریف حیزبی پارتی شۆڕژگەری کوردستان وەکو ویراسیە بۆ خۆی هێشتەوە ئەو بپاڵیا بە حکوومەتەوانی و ئیتیجاهی ڕازی نەبوو چونکە خەڵکێک هەبوو لە ناو باڵی مەکتەبی سیاسیە کە چەبڕۆ بوون گلی ئەویان هەبوو لە مەکتەبی سیاسی کەیان و وەختی خۆی ئێوە بە ئێمەتانە و باڵی سەرکردایەتی بارزانی بەو شێوەیە کردبووتان بە تەلیسم لە بەردەمی ئێمە ئەنواع ئیتیهامیان بەستۆڵ باشە ئێستا چۆن ئەچنەوە ناوی یا ڕەمبەیەکێک لەو خاڵانە ئەوە بوو کە خەڵکێک هەبوو ئەتیرازی هەبوو لەوەی کەوا بچێتەوە ناوباڵی مەکتەبی سیاسی بچێتەوە ناوباڵی ئەیوتیان ئەگەر وەختی خۆی ئەوە نەبوو ئەی بۆچی ئەو شەڕە بوو لە بینتانە ئەگەر مەلا مستەفا قابلی ئەوەی ئێستا بچنەوە ناوی ئەی کۆن بۆ شەڕ دروست بوو لە بینی مامۆستاجان من ناچارم بچم بۆ قۆناغی دوای ڕاپەڕین ئێوە لە 92 کۆمەڵی زانستی کوردستان دروستەکەن چۆن بوو هۆکاری ئەم دروستبوونی ئەم کۆمەڵەیە چۆن بوو چێ لە پشت بڕیاری دروستکردنی ئەم کۆنگرێ و ئەم کۆمەڵەوە بوو دوای ئینتیفازە لە 92 بەڵێ لە دوای ئینتیفازە لە 91 ئیترەوە بوو هین من لە ڕعای علمی بە حکمەوەی کە بەبێ ئەمری بەری کوردستانی لە وەکالەتەوە بووم بە مدیری ڕعای علمی و بەرادەرێکیشم هەبوو وەختی خۆی کە پەیوەندیم هەبوو لەگەڵیا کاگەڵۆی ئەحمەد کوردە ئەویش پێشمەرگەیەکی کاریدێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی بوو یەکەم مەسئولی کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ئینتیفازە لە سلێمانی کاک هەڵۆ تەکلیف کرابوو لایەن مام جەلالەوە کەوا دەستگایەکی لێکۆڵینەوەی استراتیژی دروست کرێ کاگەڵۆشات تەکلیفی لە من کردوتی بە حکمی شوێنەکەت و بە حکمی ئەوەی تۆ مامۆستای زانکۆ و خەڵکی علمی زۆرە ناسی تەکلیفی لە من کرد وەکو مەسئولی بەشی علمی دەستگای لێکۆڵینەوەی استراتیژی ئیش بکەم بۆ ئەو کارە ئەوە بوو ئیشمان کرد خەڵکێکی زۆر و لەوانە مامۆستا جەمال عەبدول و مامۆستا ئەکرم قەرەخی و کۆمەڵی زانستمان دروست کرد ئەوانش ڕێکخراوی تریش من یەک دەقە کاتم ماوە ئەمەوێت دوا پرسیار بکەم لەنەوە پێنج تۆ ئیتر ئەچیتە تاراوگە و نیشتمان بەجێ هێڵی بەڵام لەوێش بەردەوامبی لە کاری سیاسی ڕێکخراوی کللتوری دروستەکەن کۆمەڵی دۆستایەتی کورد هۆڵندی دروستەکەن ئەبیتە ئەندامی حیزبی سوسیال دیموکرات لە هۆڵندا ئەبیتە ئەندامی کۆمیتی ڕیفرەندۆمی کوردستان لە ئەوروپا چۆن دەست بەکاری سیاسی کردەوە لە ئەوروپا و چۆن کوردستانە بەجێهێشت ئەگەر پرێ لە یەک دەقا وەڵام بێتەوە پاش ئەوەی کەوا من مەیوز بووم لەوەی کە شەڕیدا و خۆ دەستی پێ کرد و مەجال نەما احتیمام بۆ پرۆژانە بن کە ئێمە دەستگاکەمان پێشکەشیە کرد بە حکوومەتی هەرێم لەبەر شەڕی ناوخۆ بەشغوڵ بوون بە پێی قسەیەکە کە دارۆ بە منی ودوتی میزانێمان هەر بەسی بەرگریەکە لە خۆمان بەشێوە ناکە پرۆژەکانی ئێوە جێبەجێکەم منیش خۆم بە تەماشام کردی سوودی مانەوەی من لە کوردستانە ئەوە بوو بەجێم هێشت کە چووم چۆن بوویتە ئەندامی حیزبی سوسیال دیموکراتی هۆڵندا پەیوەندیان پێوە کردم بە حکمی ئەوەی کە ئێمە چالاکی ڕێکخراوی کوردیمان کرد توانیمان ڕێکخراوێکی دۆستایەتی کورد و هۆڵندی دروست بکەین لە هەموو پارچەی کوردستانە من ڕێکخەری بووم لەگەڵ کۆمەڵی خەڵکی کورد لە ئاسن و داوەتی حیزبەکانمانە کرد بەهۆی فیستیڤالەوە بەهۆی ئەوانێ ئاشنایەتیان لەگەڵ منە پیا کرد لە 2004 کە نەقلی شاری دانهاغ بووم لە ڕایزڤایک پەیوەندیان پێ کرد بوومە ئەندان لەو حیزبا و ئەندامی فراکسیۆنم لە ڕایزڤایک لە دانهاغ و ئیتر من لە 2004 شا کۆمیتەی ڕیفراندۆم پەیوەندیان پێوە کرد منیان کرد بە ئەندامی کۆمیتەی ڕیفراندۆمی هۆڵندە بەشی ئەوروپا. زۆر سپاس زۆر بەڕێز مامۆستا حسێن کەریم ساڵح ئەندامی حیزبی سوسیال دیموکرات لە هۆڵندا پەیڤی ئایدا و ئەندامی کۆمیتەی ڕیفراندۆمی کوردستان لە ئەوروپا سپاس بۆ بەشداری و زانیاریت خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت سپاس بۆ ئامادەیت لە ئەستودیۆ بۆ وەڵامدانەوەی تەواوی ئەو پرسیارانە ئێمە خۆشحاڵ بووین بیرانی بەڕێز
کاتی بەرنامەکە کۆتایی هات تا بەرنامەیەکتر و تەوەرێکتر و میوانێکتر بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ مامۆستا گیان زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنیش بۆ هەموو کادیرەکانی تری زۆر سپاس.